خب لايفەکەی پێشوو بە دلیل مشکلاتە تەکنیکی و بە دلیل قەتبوونە وایفای قەت بوو لە سەرەتا و مەدخەلە داستانەکە. من سعیەکەم کە ئەوە دابنێم هەر کەسێک ئەم دیبیتە ئەوێنێت دیبیتە ئەووەڵ ئێشێ بوێنێ مقدمەکەی بوێنێ چون بعدەن بەحسەکە تێناگات. کەواتە من هاتمە سەر ئەوەی کە لە فیلمەکەی ماتریکسا وتم ئیرادە کار لەکوێ بوو ئیرادە کار لەوە بوو کە ئۆڕەدی کەسگەلی هاتن نەسە دەرەوە لە ماتریکس. دەرسوورەتێک کە تۆ تێتناوە ئەشکەوتە موسۆلە ئەفلاتونیش ئەفلاتون مەسەلەن فرە بەڕاحەتی یەکێک زەنجیرە بسێنێ تەمامە داستان وا لەگرا ئەووەڵین نەفەرێکە لە وەهم تێتە دەرەوە چۆن تێتە دەرەوە. بۆ ئیشارەم بەوە کرد کە لە پەندە پێشینیانە ئێژێ مناڵێک شێتێک قسەی حەقیقەت ئەکا هەر بەم ڕاحەتێ لێ تێئەپەڕێت لە داستانە ئەدیانە چی ئێژن؟ لە داستانە ئەدیانە ئێژن شخصێکی منفعل خوا هەڵی بژارگە لە ئاسمانەوەی خاتە خوارەوە، هەر وەکو مناڵەکە هەر وەکو دێوانەکە. ئەمە هێگل داستانێکی ترێژێ. هێگل ئێژێ کەسانە ناوداورە مێژوویە جەهان بە بیانوویە شتە بچووک دەست پێکەن و ناگەهان جەهان ئەگۆڕن لەبەر ئەوەی مێژوو هەڵی بژاردگەن کەنچزنس هەڵی بژاردگەن مەئموریەتێکی پێیانداگە کە ئەم مەئموریەتە جێبەجێ بکەن. مەئموریەتەکەشیان چییە؟ ئەنچە پێی ئێژن ریالەتی واقعیەت ئەوەی خەڵکتیا زندگیەکە وەکو موسۆلە ئەفلاتون وەکو ئەوەی کە مارکس وتی جامعە دەوڵەت سەرە و خوارە ئاوەژووە وەهمە واقعیەتێکی وەهمالوودە. ئیشی ئەمە بشکێنێت ئەو بشکێنێت ئەو تاکە کەسەسە کە ئەیشکێنێت لە جێگەیەکا مناڵێک و لە جێگەیەکا شێتێک و لە جێگەیەکا پێغەمبەرێک و منفعل کە خوددا هدایەتیە کرد. منفعل هیچ کام نەمانێت. بە ئەفلاتونیشەوە کەس لەسرە ئەمە ناوێسی کە ئەو یەکەم کەسە کە لە وەهم تێتە دەر و لە واقعیەت و وەهمی تێتە دەر بۆچی تێتە دەر چۆن تێتە دەر و چۆن ئەتوانێ ئەمە بشکێنێت پاشان کە تێتە دەر بۆ ئێشێ بگەڕێتەوە لای زنجیریان بۆ لەبەرەوەی ئەی کوژن بۆ ئێشێ بگەڕێتەوە چیرۆکە تاریخ بە تۆ ئێژێ کە بگەڕێتەوە لای زنجیریان کوژیاگە. سۆقرات مەسیح بەس تەمامە گرێ داستان چ بوو؟ گرێ داستانە مەسەر کۆ ئێمە یە مێگەلە لە ناو وەحما مردمە لە ناو وەحمە ئەم گۆی زەمینە لە واقعیەتە متەوەهمانە وەڵام فکر ناکەن ئەم واقعیەتە متەوەهمە تەوەهمدارە ئەم واقعیەتە دلوژنە ماتریکسە. بەڵێ فرە کەسێک تێفیلم دروزەکە ئێژێ ماتریکسە بەڵێ باسە ئێلینیشن ئەکەن هەم مارکس ئەیکا هەم هێگل ئەیکا مارکس گوستەردەترێکە بەڵام باسکردنی بە معنای شکاندنێسی باسکردنی بە معنای وەسە لێ هاتکیتە دەرەوە باسکردنی بە معنای ئەوە گەسە تۆ توانیکتە خۆت لە ماتریکسە بیتە دەرەوە نە وەحمێکی تر بم وەحمەکە ئیزافە ئەوێت ئەمەسە ئێمە گریمانەمان گرتگە کە ئەقەلیەتێک هاتگنە سەر دەرەوە. ئیسا ئەقەلیەتە کێن؟ تەبەقەیە حاکەمە کێن؟ تەبەقەیە نخبە و ئێلیت کێن؟ تەبەقەیە ڕووناکبیر بۆیە ڕووناکبیر هەر ئەڕوا لەسەرا فڵتەفڵت ئەکا کە بۆ گوێ بە من نادەن گویا کە ئەمە لە وەحمە واقعیەت هاتکەسە دەرەوە. سەمەرەکەی ئەمە ئەوێت و چی؟ ئەوێت و دووبارە بەرهەمهێنانەوەیە وەهم. ئەمە بەشەر لەوەی کە لە ئەنکان چزیە ئەزانی ڕۆژێ ئینسان لە ناو وەحمە بە بونبەست ئەگا و ئەزانێکە ناتوانێ خۆی لەم بونبەستە بێتە دەرەوە ناتوانێت لە واقعیەتێک کە بە واقعی ئەزانێت کە وەحمە بێتە دەرەوە چاوەڕوانێ یەک نەفەر
لناو أم وهم بروات درو بيجي كي بيجي منجي انتظار منجي تشتخراويك نتشتخراويك نيه بو رنگو بوي منفعلاني بيدن هر اوانيك وهم آلود ادعاء كان كل وهم هاتق نسدرو اما بشتيك خراو زانن در صورتك خود او انسان لوهم نهات كسدرو لدنياي متوهم نهات كسدرو هاي ديگر چي اجي لهستي وزمانه هاي ديگر چي اجي شو معنايكي هزبون شو معنايكي هزبون واجيك بون او نبديهي جيرياغا وبون لقل موجودة او نبديهي جيرياغا دانائي وهمالو دي دروس كرغا كسؤالناكا بوشي مهم نيه دانائي وهمي دروس كردغا هاي ديگر چي کرد يك پرسياري دوباره پرسيوه پرسیاری که لسردم افلاطون هبو کاکا هستی چیه؟ ایمه هستی من به هستنده گرتگه و ام خلتک کردگ مانه دوچار توهم دانایی بگین امر هستی که او نابی انی دازاین ببسیط گرتگ مانه ببدیهی گرتگ مانه چمککی من کشتگه هستی ناسی لمنظر های دیگرو پوچترین بیماناترین سواوترین مفهوم سردمه اوه و چم که سردمه اوه رابر کیس منجی کیس رابر کیس منجی کیس پیغامبر کیس امی که تیکل کیشه استیرو استورو امانی اکن اما کیس اما همان مناله كخلق بزوان عواماني يجي منال شيت بزوان قدسي وأمر قدسي إجن إنساني تا كإنساني كل واقعية وهمي شو قصدرو نشو قصدرو خواهري بجاردقه خواهري بجاردقه خواري نموني أكا خلق لم وهم دربيري لم واقعية وهمية دربيري قصة كامسة لبر اوي دايك تركم قوا باوك دايق حبتوشي چوشون قساكي وكو براز اوري نيخ اكي دايك جندي كران باوغاغ كرد قومي اتنيكيا براز اري لبر اوي ناوغل دايك تربوي واتي تانا واقسبكا بوك تانا نيخ كر ايوه هر كامتان بناو كرد قومي تنيكي دمكنو برتان دنيا شكتكا تون الدنگ ناشيرين تان دنيا شكتكا كراحيز بكركوني بكر سردوشي تو قندوشيش نيه قوا باوك بكر قوا قود ليبو لو وسط قولة ترين درسا سوار اجداد قواد كربوم قاحبه باوك استمن اما ايجم كايو اما نازانن توزاني لما حزرك ياوي سياقي جاكش بدر بكرا كوني بنازو قساكي توشي احبيني وكو براز وكو سقميش اقبيني كرجاكش ابرو قيتاني خو قواد خانواد قواد كاربورد دو جنسي دوغانا سوز وردو درستان حمقنا داهمكا بايسكشوال خب ايوه امتانا دي من برخوردم كرد اما خليكا چي اكاد ام كاركا من كردم استا خليكا چي اكاد استا خليكا وحمشكيني جهان وحمالود اشكينيت جهان وحمالود اشكيني تو چون ام كران باوغاغا درتيلي لنا واقعية توهمية اشي يكي هاتوية در تابتواني بقية دربيري آلقرا اديان درو اكن متخصصين درو اكن رونا كبير درو اكا كس نايجي قشتي وافر زكا يكي لا
رياليتي ديلوجن الرياليتيات كسدرو حاج كانت كسدرو حاج كس اويتي تدرو تاكا كسي كأم خلق بزوانه آخر زماني بيجن منجي بزوان سياسي رهبر كاريزماتيك تيتدرو رابر كيس تعريف آخذ كردان آين كردان رابر أوسا وأتواني لواقعيته متوهم وتوهميا خوي دربيري وبتنها أو درتي أما كيس أما حمانك أقل بي إيجيت بياوان قوري ميجو يجهان فرمولكي أزانا نا فرمولكي نازانا لذا أكون شي أكون درو كردن تو أو ندرو زني أبيسي لم وادي أفسانة مثلا لمنجيا جنگ قاقن مقوق يعجوج ومعجوج ياتي تسر داستان أنتي كرايست دجال سيد خراساني سوار أسبت سنيك أويت وشال صوزيك يهسو لكنا مستراوي كاتي تدرو أروات السرو لما كخروج أكاو دا جت فاقي بكفي أم قشت التوهم تود كركتو بيجي يك نفر لواقعية وهمي تدرو أما تو إجي أقليتي هاتفنا درو أم أقليتي كيس ناوي أني مبارزان ناوي أني مصلحان ناوي أني إصلاح قران مبارزان قالك أنا شب كان أصولا جريانات السياسي جنبشاي السياسي هابا شوين تشيوه هابا شوين مطالباته إحقاق حقوقه لكام سونجا لسونجية ديسكريمينيشن تبعيز نجادي تبعيز قومي تبعيز مذهبي تبعيز زواني تبعيز جنسيتي تبعيز ديسكريمينيشن يا بهركشي استثمار نبونا عدالة نبونا برابري عدالتش بشوي توزيعي تي اجين آيا أمانة لوهم هاتبنا صدرو داستان أمسا كهج ماركس لوي شارت بيكا كوملغا ودولة حرتكي واقعيتي توهمية بويا توهم الدين سواريكا بويا تشيكا محمد منفعلكا اجو محمد تشكارو خوام كاري كرت لبر اوي داني كي تروكو محمد نيت محمد معصوم بو بيمان حيدري چون تاكا كسيك لم وهمات كسدرو اجي محمد معصوم نبو گناه كارترين گناه كار كان بو تو بو امازاني چون تو تجربه حقيقي تس تو تاكا كسيكي كل وهم هات كي تدرو تو تاكا كسيكي كل دنياي دلوجن هات كي تسدرو تو تاكا كسيكي كأفهمي كس لم دنيانا هات كسدرو هيج أقليتين يتواني ويتي دلوجن ووهم بشكينيت خو استا اوي تو بي ايجي قوران كاري ماركس بي ود قوران كاري چيه او كاري محمد كردي چي بو شكاندنه واقعيته او سردمه كل نزل خلق حجازو بيرفكت بو هلسو كوتيان بيرفكت بو اخلاقياتيان بيرفكت بو دابو نريتيان بيرفكت بو لخويان خاستر بياكتر سخيتر نبو لنزل محمدو اما واقعيته وهمي بو محمد يكسبو فرقي لقل اواني ترتيبو محمد تواني بو لو واقعيته وهمالو دبيت درو استهاتبو للدنيا امالي دا فرقكي شيتك مسلا افلاطونا فرقكي شيتك مسيح سقراط او ادرس غلطه او ادرس خواص بازيه بتشيت السراغ زنجيريان تكوشن او سكتو اگر برويت السراغ زنجيريان إرادة واتيا إرادة قد شيء تو يقوشي تو إنسانك باحتمال فرا نزلت هز خاص أتواني بويني بقينا أتواني صديقت نازني تشبيبكي يقوش هز ماركس يقوش هز ماركس جوليو سيزار نيه
مارکس ئەتوانێ بە تۆ بێژێ ئەگرات تەوەهمە ناتوانێ لێی دەربێ خۆیشی ناتوانێ لێی دەربێ لەبەر چی لەبەرەوەی یەک وەچی هەز یەک دەم و چاوی هەز کەسێک ئەتوانێ ئەمە دەربێرێ کە خۆی ئەسڵحەیە کامڵ وێ چون یەک نەفەرە ئیشی عاقڵ وێ ئیشی سیاسەتمەدار وێ ئیشی ئەستراتیژیست وێ ئیشی ژنەراڵە جەنگ وێ ئەگەر ئەمانە نەوێت ئەیکوژن ئەوێتە سۆقرات ئەوێتۆ ئیسا ولي محمد مجموعة متكاملة محمد مجموعة متكاملة سياسة مدارة جنرالة استراتيجيسته وأتواني تشوك بعرب دابدات أما بو معنانية ككاورا وقت توم أقلانية تقرأ كزانية كوجن أزاني في شكل يدنا وكوجن أزاني قلكومي بلاهة ليه كانت كوجن أزاني پنجاه سەد تەپەداتە من لەسەرت ئەزانی پەیامەکەت لەبینەچی تۆ ئەزانی کە ئەگەر خۆت ئەم کارە نەکەی کەس ناتوانێ بیکات لەگرا ئەقڵە بەکارتێری ئەقڵە هەز لذا ئەگەر ئەوەی ئەفلاتون محەممەد وایە چییە کرد تێتە خوار و ناچێتە سوراغە زەنجیریان مستەقیم تێت ئەچێتە سوراغە ئەوانەی و ئاگرەکەیان ڕۆشن کردگە و ئەمانەیان لە زنجیر کردگە کە لە ئەوان ئەدا لە ئەمانیش ئەدا لە ئەوان ئەدا ئەوان سرنجیان ڕائەکێشێت وەلەگرا لە ئەستراتیژی کەڵکۆرەگرێ لە جەنگ و گوریز کەڵکۆرەگرێ لە داڕشتن و دروستکردن نفاق و فتنە لە بینە ئەمانە کەڵکۆرەگرێ لە تەمامە ئەمانە کەڵکۆرەگرێ ئیستا تاریخی ئیسلام بۆت معنای پەیا کرد کاورەی زدە محەممەد بە موسڵمان تو بە زدە موسڵمان تۆ معنای پەیا کرد ئیستا زانید محەممەد بۆ دای لە کاروانەکان محەممەد بۆ ئێعتلاف سیاسی کرد محەممەد بۆ دای لە فڵانە کەس محەممەد بۆ قانون سەب بە نەبی و سەب بە خوداوەندی هاورد دەسە مخالف و پای مخالف بۆ وەڕێن بۆ هیچ کەسێ لێو دوانەی وت محەممەد کێس بۆ هیچ کەسێ نەیوت محەممەد کێس بۆ هیچ کەسێ نەیوت شخصیەتە محەممەد چییە وتیان محەممەد ئەمینوگە گیانە باوکە پەنج خەران ناژی ئەمینوگە بانکە مەرکەزی لە گشت کەسێ ئەمانەت دارترە بانکە مەرکەزی ئیستا $100 پێ بە 200 ساڵی تر بڕۆ ئەوداتۆ ئیستا دەگەرم تەڵای پێ بە 200 ساڵی تر بڕۆ ئەوداتۆ بانکە مەرکەزی محەممەد ئەمین بوو هەر بەم ڕاحەتیە ئەمین بوون جزء فەزائل دەورانە جەهانە دلوژنی بوو کە محەممەد شکاندی دەمە چه عیبێکی بوو ئەگەر محەممەدە پێغەمبەر لە سەردەمە منداڵی و جوانیە لە ناو دنیای وەحمالوودە قێزەونە عەرەبە حجاز زەندگیەکە هەر هەڵس و کەوتێکە بکا کە تۆ بە مەطلوبی ئەزانی لە نەزەر ئەوان و باتڵە قێزەونە بۆیە محەممەد واقعیەتێکی تر تێرێ ئەگەر محەممەد ئەمانەتداری لە ناوە ئەوانە شتە قەشەنگێک نەوێت شتە پیسێک وێ بیشی کا و نەیکا خەڵک تفی تێکا ئەگەر شتە قەشەنگێک وێ ئەکسەرە مەردمەیکا لەگەڵ شتە مهمێک نییە ئەمانەتداری شتە مهمێک نییە ئەمە نکتەیەوە نکتەی دووەم کە ئەگاتە مەسئلەیە خەدیجە ئێژێ خەدیجە 40 ساڵی و ژنە بازرگانە پولدارێک بوو ئەگرا عەرەبستانە دەورەی جاهلیە بە خۆڵ خۆیان ها تابووی جنسی مەوجود نییە ها مەوجود نییە ئەم ژنە پولدارە دەسەڵاتدارە دەورانە بەردەداریە ئۆکێ با جواب بین و خەدیجە ژنە قەیرەیە بوو حەزی بە کوڕە جوانە خوشتی پێ وەکو پێغەمبەر ئیسلام کرد دەی بۆ کوڕە جوان کەم و تازە ئەو ئەیتوانی بەردە بسێنێت یعنی 100 پیاگ جوانە گەنج بسێنێتنی خۆی وێت پێویستیش ناکە شویان پێ بکە وەکو شوو بەسەر سەرە خۆی وەسواریان کە پێویست ناکە بە شوێنە سەرکاروان ئەگەڕیا سەرکاروان پڕوو محەممەد چی واتیا خەدیجە حەزی پێیەکە چی واتیا بۆ ناتوانی بێژیتی بۆ نایژیتی نایژنی لەگرا دەستگاهە تەوەهمیە دین دەستگاهە سڵتەیە واقعیەتە متەوەهمانە محەممەد منفعلەکە تا تۆ نەفامی کاو ئەوەی زەنجیرەکەی پساند کێ بوو پساندی چۆن پساندی
وەسڵێکا بەوەی کە ئەوە خوا هەناردی خوارەوە خوا هەناردی خوارە و موافقی کرد گەشتی دەلایلێک کە تێری 5 قەران ناژیت 5 قەران ناژیت ئەگەر قەرارە یەک ئینسان بە جسمە خاکی لەسەر زەمین کار خودایی بکات ئیشی مابەخی ئینسانەکانیش بتوانن بیکەن دەی تۆ بۆ ئەم ئینسانە منفعل ئەەکەی بۆ منفعلی ئەەکەی بەو درۆیە گەورە کە ئەیکەی پێغەمبەر مەعسووم بوو لە مەنزەرە کێ مەعسووم بوو لە مەنزەرە کێ مەعسووم بوو پێغەمبەر مەعسووم و گوناحی نەکرد تا خوا هەڵی بژارد درۆزن خوارە ڕۆژکە درۆزن ئەمرە نەمێنێ پێغەمبەر گوناحکارترین و گوناحکارەکان بوو لە مەنزەرە خەڵکە حیجاز وهو منوت من بۆ ئەوەڵین بار لە مێژووتم بەچی ئەم زۆرەی پێیا کرد بەچی ئەم زۆرەی پێیا کرد ئەو لەو ماتریکس هاتووە دەرەوە دارای شخصیەتە چەند وەجهی بوو وەسڵ بوو بە سەرچاوەی حەقیقەت وەسڵ بوو بە کانچزنس توانی بوو ئەو تەیە تەریقە بکە بەچی هەرچی زیاتر پەلاماریاندا دایرەی وسعەتە دیدە پێغەمبەر گەورەتر بوو پێغەمبەر منجی ئینقلابی شخص زەنجیر پسێن یەکەم زەنجیری پساند ئەو پساندی ئەو حتا ئەڕواتە بەرەو حتا زیاتر پەلاماریەدەن حتا زیاتر پەلاماریانەدا ئەو زیاتر بەسیتر گەورەتر گەورەتر و گەورەترەوێ بۆیە بە زوانە سادە ڕەهبەرتر ئەوێ بە زوانە سادە ئینقلابی تر ئەوێ یەک ئینقلابی دنیا گۆڕی لەبەر ئەوەی گەشتی وا لە ناوە دلوژنە گەشتی بە دانشگاتۆ بە ئوستاد دانشگاتۆ بە فیلسوفتۆ خوب بەوە نییە کاورە دانیشتگە وتگێسی ئەم دنیا وەهمالوودە هاتگە سەفرە شناختی کردگە و ڕۆح و چۆن ڕۆح بەمە پێی ئەوە ئیستە تۆ لەکوێ ئەفامی یەک خوداگاهی ئەتوانێ بێتە دەرۆ لە ناوە ئەم دنیای وەهمالوودە و لە بەرامبەر گشتیانە بوێسی خب تغییر مهمة ڕۆخان مهمة بی ڕۆخێنێ بۆ دەوڵەتە ئێران وەکو سەگ ئەترسێ ئەمانە کەسانێکن کە تەبەقەی حاکمەن منتەزر زهوردانە منجین ئیسرائیلیش واسە ئەمریکایش واسە ئەی بۆ سەرزەمینە کوردان گشتی پێیان و جەمە کردەوە من ئەوەڵین کەسێکم گزارش واقعیە دەم فیلمە مەسیحیان دروست نەکرد نەیانوت مەسیحەکە ئێرانی و لە سووریە هات نەیانوت 10 قسمەتیان دروست کرد لە نەتفلکسا ئەم جریانە جبهەیە پایداری و جریانە ئەحمەدی نژادە جریانە ئاخر و زەمانی نییە وە شوێنە سەیید خوراسانی ناڕوا بە شوێنە ئیمامە زەمان ناڕوا پرت 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 سەرەکەنە گیانە یەکتری دەی تو خەریکی ساحری ئەەکەی و بۆت ناکرێ تو خۆت وایتە ناوە دنیای تەوەحوما و بۆت ناکرێ ئەزانی لەکوێ دەرەکەوێ کاورە هات کەسە دەرو لە ماتریکس ئەزانی لەکوێ دەرەکەوێ ئەمە تاکە کەسێکە لە ناوە ئەم وەهمە هات کەسە دەرۆ لەوەی کە ئەوە خەریکە وەهمەکە ئەشکێنێت لی ئەدا کە بیشکێنێ دوی تر بێرێتە دەرۆ سێی تر بێرێتە دەرۆ تا بە یەک و بەندی گشتی بڕوخێنن ئەدەبیاتە من فەرقەکە ئایسە سوارە ملە بەکر بووم بەکر کێز بەکر دانی غەیبووگە لە واقعیەتە تەوەهمیە خۆی پێفرە فازڵە خۆی پێفرە ژیرە خۆی پێفرە عاقڵە خۆی پێ پەرفێکتە دنیاکەی هیچ عیبێکی نییە لەخوا بەزیاوێ منە پەیمانە حەیدەریش لە جێگەیە گوناحکارترینە گوناحکارەکان وێسیاگەم و منم ئەتوانم ئەو بشکێنم ئاها شەهامەتە جمێندانم داوە تەکتەکتان ئادام بێدان
شهامتم دابتان تمام الدس ودسلوك دروزنا أقلية كان كإدعاء كان لو وهم هاتقنا سدرو دام ليان شكاندنم أوان الصاحر دربار فرعون بون من إنسان حقيقي بون أوي كأمانة بنا وفلسفة هر إيوة أقو جنان من أسطورة دين فلسفة دادم يكتريو خروجين دادستو إنسان انقلابي يك نفره بزرگ تاریخ یک نفره بو ام یک نفره اشی واویته تو لطول تاریخا کسگل پیا اکی که بفامی والنا و وحما ام کسگل چندین کارکتری نیه تا بتوانه بیشکینی ناتوانه دربیتیه بیر لو اکاتو کوملی سازوکاری بو تعریف کاتو با کوملی سازوکار ناکرید است شهامتی گره که لکرسی گناه کارترین و گناه کارکان دانیشی است پیمان حیدری اعلامی کرد اوی بشوینیا اگرین لسرزمین کردوار هات که منیشم ام خلقت چون فکر کاتو او ادعای پیغم ایجی خرافه ایجی او شارلاتانه واقعا بو تو چه فکر کیتو فکر کیتو کاورا ادعا کام منزهه معصومة تاتو بروي بقري لنا والدفتر خاطرات منا بزاني رابطة متاك تشن جنابوغا بعد بيجي باطل أحمق فرمولا كيتو غلطة أحمق تو أحمقي تو نازاني وشون جاء قري تو إنسانك كناقهان لتناقضات جورا وجور خويا لا قبول نكردن شكستا قهرمان فیلم چیه؟ قهرمان داستان چیه؟ قهرمان داستان به بیانی شتێکی چکۆلە دەست پێکا کە ئەڕوا بە شوێنە شتە چکۆلەکە هێز گەورە بەرامبەری ئەوەستێ عاقڵ زیرەک بەتوانە هەر لێی ئەدەن کە نەگا بە مەبەستەکانی شکستە خوا مەبەستە چکۆلەکانی بەڵام هەر کە ئەوانە شکستە خوا مەبەستە گەورەتر دروزە بێ هەر کە ئەوانە شکستە خوا مەبەستە گەورەتر دروزە بێ بۆیە ئەوێت و قارەمان لقرا هیچ کسی ناتوانه بیجی و نیوتکه که تجربه حقیقیه در هاتن ناو زنجیر چی شکلیه اما فرض ما بگر که ایدیل زنجیر درات کن ناویان روناق بیره حیزم مشخوره $100 اما انا درنات کن آگیا درنات کن اما انا باوشيني أكن خراوتر أدوان ناو الدنيا وواقعية وهمالود مهم أوسط كي أم وهماش كينيت مهم أوسط كي لما تريكس تيتدلو أتواني ما بقي بيري وبيش كينيت أو بيجن منجي بزوانة أسطوري ميستيكي برل الرمز والراز ريبيان كردق لدنيا يدلوجنا بدنيا حقيقة لذا توتي دانشي تراحي هاي كي بعقل سخيفة أخوة أخوة أتشفيني مثلا نايجيت كإمام الزمان تيد فساد وظلم لبين أواد كإيوه حج كان يشتغل نازن فساد شيء نازن ظلم شيء حج كان يشتغل نخوتان بفاسد أزانن نبظالم أزانن تنانت بشيوي تاكا كسينا بشيوي جمعي لأيوه برفكت لدنياني أيوه مظلوم خلق بجناح مورد الظلم واقع شده وبيبتي أبهش توغن أيوه خوتان واقعين غير زمسه ديسا إمام زمان تي كي أكوجي چه اتفاقي بكوي إمام زمان تي مليون ها نفر أكوجي ولا فاوخوين حلاسي خو چه اتفاقي بكوي مردم فاسد اللي ناو الدلوجنا بديتن خوين أقوري نا أم مردم بو فاسده لبر أوي واقعيتي كزندگي بيكا توهمه تو استاد أقرقركتي أم مردمه دربيريشي چي بكي مليون يان أكوجي ليش يان أكوجي ما غلطة ليش ناكوجي بتو إمكان بزيد نية مليار إنسان بكوجي وقراريش نية بيكوجي تو الجهان يان بشكينا إنسان هاي كقبلا بوغن إمرؤي ترميان تو الدنيا يتوهميان بشكينا شخصية قليك قبلا بوغن إمرؤي ترميان أو أمريت مليار شخصيته متوهم أمريت
لەبەرەوەی مەواکەی مەسکەنەکەی واتیا دانیشتو خۆی پێگرت بوو لە دەستیدا. ئەگەر لەم مەقولە تێگەین هەروە کە لە ئاخێزنامە بەحس کردیاگە ئەوەی جەهان ئەگۆڕێ تاکە کەسێکە کە لە دنیای ماتریکس دەرهاتکە. وەحمە ئەوەی کە ئێوە لە ماتریکس دەرهاتگەن یا ئەقەلیەتێ لە ماتریکس دەرهاتکە وەحمێکی درۆزنانەست. بڕۆن وەڵام بدەنەوە بۆ هیچ کامتان ئەقڵتان بەمە نەگەی کابرا چۆن زەنجیرە بسێنێ، بۆ لە خۆتان نەپرسی مناڵێک دنیای وەحمەشکێنێ شێتێگەیشکێنێ کەسێک کە خوا هەناردگێسی و منفعلە بەشەریە هیچ کارێ ناکا بۆی شخصیەتە محەممەد دەکوژن. فەرق محەممەد دەکە مەسیحا چیە؟ محەممەد خێرێ بەرترە لە مەسیحە. مەسیح یەک بۆعدە وەسە سوغرات، محەممەد وەسە جولیۆ سێزار وەسە ئەسکەندەر. محەممەد جامع ئەترافە، محەممەد ژنەڕاڵە، استراتیژیستە، سیاسەتمەدارە، دلێرە، بیباکە، شەڕکەرە، شمشێر وەشێنە. بۆیە وتوانێ بیشکێنێت وەگەرنە ئەی کوژن وەکو مەسیح ئەویژە کوژن. ئێوە دەستان بە من بگە ئەم کوژن و من ئەو ئەقڵمە هەست کە من خۆم بەدەسە ئێوە نەدەم. نابوودتان کەم دەناگە لە کۆمەی بلاهەت ئەکەن بە خۆتان و بە دەوڵەتە ئێرانیتان و بە کوردە قەومی ئێتنیکی فاسدە گەڵ بۆگەنتان ئەتان کوشتم. من بسیار ژیرانە بە دەلیلە ئەوەی کە ئشرافم هەساتمە کوێ لە مقابڵ کامە مەردمە متەوەهماوێ سیاگم بە ئستراتیژی بە تاکتیکای جۆرا و جۆر بە هەبوونە کەلان ئستراتیژی باوکە ساحێوە تەکتەکتانم دەرهاوردگە چ بڕسێ باوکە ساحێوە دەوڵەتە ئێران ئەویشن دەراوردگە و نابودتان ئەکەم دنیاتان نابوو دەکەم دنیای قێزەونە وەحمالودتان نابوو دەکەم. ئالەگرا تۆ ئەوێنی کوردان بۆ ئەوەڵین بار لە تاریخا جڵەوە شۆڕشە گەورەیە مێژوو کە تەمەدونە جەهان ئەگۆڕی ها بەدەستیوە. ئێوە تا ئێستا ڕاهبەرتان نەدیگە دیکتانە؟ نا ئێوە فکرەکەن چوار ئەحمەق سەرێنە نەقنی یەکتری دوو گەوادەنێن دەمی یەکتری وەکێمکانیە 100,000 نەفەروێ ئەمە ڕاهبەرە. ڕاهبەرەوەسە کە تاکە کەسێکە تاکە کەس قیام ئەکا و لەم تاکە کەسە قیام کردگە باوکە ساحێوە تەکتەکتان دەرتێری و دەری تێری نە چەک و جۆڵی گەرەکە نە ئەوانەی کە تۆ فکرەکەی کە گشتی شانۆگەریە. تا ئێستا بزانی وەختێ 5 نەهادە ئەمنیەتی ئەنێمە سەر ئەو قامکمە بازی ئەدەم و تو نافامی چون تو ئینسانە متەوەهم لە دنیاویە متەوەهمانە ژیاگی و پێلەقە دنیاکەت ئەڕۆخێنم تا بفامی و ئەیفامی ئەتفامێنم. تۆ هەر بەدەست من و ئەخلیسکەی من هەر خەریکم دانە دانە لەو دنیای وەحمالوودە دانە دانە هەڵە کێشمە دەرەوە بۆتانە کێشمە دەرەوە لەبەرەوەی خۆماتکمە سە دەرەوە و لە ئاخرا دنیای ئێوە نابوو دەکەم. ئێستا تۆ بە ئەوەڵین بار لە تاریخا زانیت ئینقلابی کێس، زانیت چۆنیەتی تەغییر جەهان چییە، زانیت خود ئاگاهی کە بە ئاگاهی وەسڵ ئەوێ چ کارەکات چی ئەکات. ئەم کاراکتەرە تایبەتە کێس کە تایبەتە و تۆ ناتوانی گزارشی بەی لەزا ئەکەوێتە چرت و پرتوتن. ئەمە چییە کە تۆ ڕێگەی ئشتباهەکەی ئەڕۆی کەرەم داراون عالەم را و دەرەم نیست دەرەم داراون عالەم را و کەرەم نیست. ئەوەی ئەهلی نەزەرە عەمەڵی نییە ئەوەی ئەهلی عەمەڵە نەزەری نییە. تۆ هەر زانیت پراکسیس چه شەکڵیە نەتزانی بۆ لەبەرەوەی تۆ ئینسان ئەحمەقێکی وەزانیتەوە بۆ تەقاندنە فیشەکێ لە دنیای وەحمالود دان لە ئینسانێکی وەحمی دنیا گۆڕیاکە دنیا ناگۆڕیاوە ناگۆڕێ. دنیا بە ڕۆخاندنی جەهان دلوژن لە بینە چێ ئەڕۆخێ ئەگۆڕێ. مارکس گەرەکی ئەسا من نازانین سەرمایەداری خۆشە یا خراوە. ئەسا بۆچی فکرکەین سەرمایەداری ناوی سەرمایەداریە سرفەن گەرەکمانە سەرمایەداری بڕۆخێنین. با من جواوە قاتەعتان بەمەوە بەجێ ئەوەی کە بکەویتە خەمزەکردنە خوێندنەوەی ئەرزشە ئەفزوودە ئیشی بزانی ئەم دنیا هەروواکە ماچە نەقدە فەلسفەی هێگلایژێتی دەوڵەت وەهمیە کۆمەڵگا وەهمیە ئەم وەهمە بشکێنیت. چی تێتە دەرەوە خوازانێ
چی تێتە دەرەوە خوا ئەزانێ. بزان کاک ئەبوو بەکر محەممەد منی خۆشگەرەکە. کاک ئەبوو بەکر محەممەد نەحاڵی بوو من چیم وت، نەحاڵی بوو کە من چی ئێژم. ئێژە کاک پەیمان جمێن مەدە کاک ئەبوو بەکر تو ئەزانیت کە من ئێشێ ئەو کارە بکەم؟ کاک ئەبوو بەکر ئێستا تو فکرەکەی دەنگە پەیمانە حەیدەری بووی بۆ خەڵکی دەبێ خەڵکیژی تو ئێژێم پیاگە پیاوی ژیرێکە. اشتبات کرد من ژیر نییەم. تو ئێژێم ئینسان باسەوادێکە. اشتبات کرد من باسەواد نییەم. تو گەرەکتە من بخەیتە جێگەیە کە من ئەحساسە گوناح نەکەم بێژم ئینسان فازڵێکم چونکە جمێنە دەم نیشانەدا من ئینسانە فازڵێک نییەم، ئینسان با کرامەتێک نییەم، بێ ئەدەبم، حقوقە ئینسانەکان ڕعایەت ناکەم، بێ ڕێزی ئەکەم. تۆ متوەجه نییە ئەمانەی کە تۆ قسە ئەەکەی ئەمە واقعیەتە وەهمیە. تۆ بەچی دنیا ئەگۆڕی بەمەی کە ئەم واقعیەتە وەهمیە بشکێنی. لذا ها من ئیستا بەحسە منجیم کرد، بەحسە مەهدیم کرد، بەحسە محەممەدم کرد، باکەم نییە بڕۆ مەلا بێرە تا دای پرۆسێنم. باکەم نییە بڕۆ فیلسوف بێ، بەناو فیلسوف بێ، ڕووناک بیرە حیز بێرە کە دەم لە ماتریالیزم و دووری لە خورافات و ئەوانەکە بزانم ئەو حەد ئەتوانێ ئەو ڕەوەندەی کە من وتم تۆ تەرجمەی کەرەوە بە ئینگلیسی، تەرجمەی کەرەوە بە ئەڵمانی، بزانە دنیا تەکانەدایە تەکانیدادا تا دنیا بفهمێ وا لە ناو وەحمە. مشکڵە ئێوە ئەوەسە یەک نەفەرتان لەم گۆی زەمینە بێژگە لە پەیمانە حەیدەری لە دنیای ماتریکس نهات کەسە دەرەوە. ئێوە فکرەکەن وانە تەوەهمە ئەوەی کە ئەقەلیەتی هات کەسە دەرەوە. ناوی ئەنێن پسپۆر، متفەکر، فیلسوف، ئینسانە یەکوەچیەک کە دەربهترین حاڵەت لە ناو واقعیەتە دلوژنیا خەریکە ژیانەکە ئەو قیبووگە و خۆشی ئەزانێت و حداقل پێتێژی کاکە ئەو جۆرێکە ئێمە سەیریەکەین ئەمە وەهمە. خۆ ئێستا ئەو اتفاقەکە ئەکەوێت چییە؟ دەوڵەتە ئێرانی چی ئەزانێ؟ دەوڵەتە ئێرانی ئەدا دەرتێرێ، ئەدای قداسەت دەرتێرێ، انحسارە فەزیلەت و ئەرزشی کردگە منیش دام بەوان دام بەوان جا بابین بەڕەسی کەم بزانین تو فازڵ و ئەرزشمەندی. بڕۆ جایگاهە گوناحکارتەرینە گوناحکارەکان دانیشە، بڕۆ جایگاهە جولیۆ سێزار دانیشە، مەگەر نەیان کوشت جولیۆ سێزاریان نەکوشت. بڕۆ جایگاهە محەممەد دانیشە، مەگەر محەممەدیان وە بەربەردان نەدا، مەگەر نەخشەیە قەتڵیان نەکێشا، مەگەر ئیخراجیان نەکرد، مەگەر پەلاماریان نەدا و خەڵکە وەکو ئێوە خۆشی بە پەرفێکتترین خەڵکە دنیا ئازانی. محەممەد بە پێلەقە دنیایانی ڕۆخاند، خاسی ڕۆخاند. خۆتانتان پێ ئاخڵە، خۆتانتان پێ ژیرە. ئۆکەی من ئینسانە ئومی، من ئینسانە ئومی بە نەبوونە هیچ مەدرەکێکەوە جیهانە مەدرەکدارت نابوو دەکەم، دنیای وەحمت نابوو دەکەم. ئەدا و ئوسولە ئەحمەقانە لە دەموچاوە ئارایشکریاک تا نابوو دەکەم. کتاوخانەت، کتێوت، کۆڕە فەلسەفی، دەرس گفتارت، ئەدای ڕۆشن فکریت، ئەدای دڵسۆزی، ئەدای ئەخلاقت، ئەدای مەدیگەراییت، ئەدای ئیلاهیاتیت باتڵ ئەکەم. درۆ زنە متەوەهم باتڵی ئەکەم. ئەمە خەتەرناکە. تەواوە دەست و دەسەڵۆکتان داگەسە کار جنسە کار ناناسن. تۆ فکرەکەی منەکەومە داوە تۆی ئەحماق کە تۆ فکرەکەی ئەمە داوای پێغەمبەرایەتی کرد ئەمە درعوگە. من ئینسانە خاکیەکەم لەم دنیای متەوەهمە ئێوە هاتگمەسە دەرەوە. بە تەمامە زەکاوەتم، بە تەمامە عەقڵم هەڵتان ئەتەکێنم و هەڵتان ئەتەکێنم. و محەممەدیش وا بوو، و جولیۆ سێزاریش وا بوو. هەرکام لەمانە بە تەنەوعی وابوون کەواتە مەردانە گەورەی تاریخ قۆناغێ تەمەدونە بەشەر ئەگۆڕن. ئەم قۆناغە کە ئاینە کوردان ئەیگۆڕێ چییە؟ شکاندنە دنیای متەوەهمە ئەمڕۆژینە کە هیچ ئوروپایی ئەمریکایی ناتوانێ بیشکێنێت، ناتوانێ بیشکێنێت. هەچ F-35 نایشکێنێ. دەبیرتان نەچێت ئەمریکا بە F-35 تریلیۆن دلار وابەستە بە مەسیحە.
لەبیرتان نەچێ سریاڵە نێتفلیکسەکەی مەسیح دانەیە ئێرانی لە سووریە لە ئەمریکا خەڵکەکەوێتە شوێنی بچوو ناو ئاخێزنامە ئاخێزە کوردان تەمام ئینقلابیونە مندوو مستەئسل بوو لە مترۆپۆلەکانە دنیا بەرەو سەرزەمینە ئازادە کوردان تێرێ سەرزەمینە ئازادە کوردانم تایبەتمەندی چییە لەبەرەوەی یەک نەفەر لەم گۆی زەمینە لە سەرزەمینە کوردانە لە دنیای ماتریکس دلوژن هاتە دەرەوە زەنجیری پساند ئەو پساندی و ئەو بەڵەدە ئەم دنیای متەوەهمە بشکێنێت جایسە تو بڕۆ سەر خەمزەکردن بە شوێنە عیداڵەتە ئیجتیماعیە خۆزەعبەلات بێژە ئەخلاقیاتە ئەحمەقانەیە درۆزنانە بێژە لە دنیای وەهمە باش تۆلیدە وەهم بۆ قنە یەکتری کەنۆ کە دانەیە شخصیەتە حەقیقی گشتتان لەبینەوات حکایەتە ئاخێزە کوردان لەم پەردە ئەمەسە وقتی وتم دولة فاسد إيراني واقعية متوهماني بوغن إيرانيت تمام بو روخان واقعية بوغن إيرانيت آزادي سرزمين كلان كردواري ديتيت وأما السرطاي الرستاخيز جهانية أما قيام قصي آخر بو جائزة أجر دايك تك يعني نجاجة برون لقصة كانم قصدر بير النغدي كانوا كورة أدبي دابني النغدي بكانوا بيوانا ناوى تلفزيون نغدي بكانوا خو برون حرشي قحبو جندي روناق بيرو قلم ودسو فاسدو ملاي حيزة وقمو كرياغو علماء تانهز بيرني خو أو دامة دستان بحانم دستان وانيه أولتيش وكار أوامها دیتە چۆن بەکاریەوەم بێمەهابا دەی بڕۆن بیکەنها فڵتە فڵت نەکەن خۆتان لە دەستمەوە دەرکەن هەر کوێ بڕۆن سوارە ملتانەوەم کۆڵان بە پێچی تۆ سوارە ملت ئەوەم تەکان بخۆی سوارە ملت ئەوەم حتا هەڵە نەتەکێنم لە جێگەی خۆت بەرت نادەم و دانە خەڵک لە ماتریکسە تێرمە دەرەوە هەر کەسێ بە شەقی ئەخمە گیانت دایەوە خۆش